بناوی خدای بخشندەی میهرەبان، ملیارها ملیار حەمد و سەنا و سوپاس و ستایش بۆ زاتی پاکی ئەڵڵا کە خاوەنی هەموو ناز و نەعمەتەکانە. درود و سەڵات و سەلام بڕژێ بەسەر گیانی پاکی پێشەوامان، نوری چاو تازی سەرمان محەممەد الموستەفا صلى الله عليه وسلم، و لەسەر یار و یاوەرانی و لەسەر شوێن کەوتوانی تا ڕۆژی دوایی. خۆشەویستانم ئازیزانم، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای گەورە برژێ بەسەر دڵ و دەرونی هەمومان. خۆشحاڵم ئەو جارش لە بەرنامەکەی خۆتان ڕێگای گەیشتن بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتمەوە. خۆشەویستانم، ئیمڕۆکەش ئەچینە مەقامێکی تر لە مەقاماتی، لە مەقامی عوبودیەت، لە پلەکانی بەندایەتی لە بۆ خوای گەورە، ئەویش تەوەکولە. طبعاً تەوەکل ئەوەیە بەڕاستی بەڕاستگۆیانە دڵت تەنها و تەنها چاوەڕوانی خوا بکە کەوا هەر شتێک خراپە لێ دوور بێختەوە و هەر شتێکی چاکە لە بۆ بینیتن. صدق و اعتماد القلب على الله، بەڕاستی دڵت ڕاستگۆ بی لەوەی کە چاوەڕوانی هیچ کەسێک نەکا، لۆلابردنی هیچ زەرێک و بەدەستینانی هیچ قازانجێک تەنها بە ئەڵڵا نەبی جەلە وەعەلا. ئەو پێی دەڵێن تەوەکل. لۆی خوای گەورە لە قورئاندا زۆر مەدحی متەوەکیلەکانی کردیا. لە وەسفی ئیمانداران یەک لەو سیفەتە بەرز و جوان و ڕەوشنانە کە خوای گەورە مەدحی ئیماندارانی پێدەکە تەوەکولە. لۆی خوای گەورە ئەفەرمی فليتوكل على الحي الذي لا يموت وتوكل على الحي الذي لا يموت. تۆ پشت و پەناد بە خوایەک بێ کە خوایەکی هەمیشە زیندووە و مردنی بەسەردا نایەت. وعلى الله يتوكلون. ئیمانداران تەنها لەسەر خوا تەوەکل دەکەن و هەر پشت و پەنایەن هەر خوایە. لۆی خوای گەورە دەفەرمی ومن يتوكل على الله فهو حسبه. بەڕاستی ئەوەی تەنها پشت و پەنای خوا بێ، تەنها تەوەکل و چاوەڕوانی لە خوا بێ، فهو حسبه، کەسی تکەی ناوێت، بەسیتی خوا، چونکە خوا هەموو شتێکی بەدەستە. ئازیزانم، بەڕاستی تەوەکل عەزیمە، بەڕاستی تەوەکل ئارامی دڵ و ڕوحی ئینسانەکانە. لەبەر ئەوەی تۆ هەرچی ناڕەحەتیە، هەرچی غەمە، هەرچی پەژارێ بەو شتێک کە دەیخۆی هەمووی دەیدەیتە خوای گەورە. خوایە من تەوەکولی تەواوم لەسەر تووە کە ئەو خێرە لە بۆ من دەبی یاخود ئەو شەڕە لەسەرم دەفع دەبیت. ئەوە زۆر گرینگە. طبعاً پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکدا دەفەرموویتن، حەدیثێکی زۆر خۆشە، دەفەرموویتن لو أنكم كنتم تتوكلون على الله حق توكله لرزقكم كما يرزق الطير. دەفەرمی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام، دەفەرمی ئێوە ئەگەر بەڕاستی تەوەکل لەسەر خوای گەورە بکەن، خوا ڕزقتان دەدا وەکو تەیرک و خوا ڕزقی دەداتەوە. يغدو خماسا وتروح بطانا. دەفەرموویتن کە کاتێک کە بەیانی دەستە دەرەی هیچ سنجی یەک دنکە گەرمیشی تێدا نیە، بەتاڵ. بەڵام ئێوارێک کە دێتەوە سنگ و مەعیدە و ئەوانەی هەر هەموو پڕگەنم و پڕدانەوێڵەیە. سبحان الله. خۆ ئەو تەیرە نازانی دۆلار دابەزیە یان هەستایە، شەڕە یان شەڕ نییە، دەباری یان ناباری، عیلاقەی بە هیچ وە نییە. تەوەکولی تەواوی لەسەر خوایە ئەو تەیرە، بۆیە بەیانی دەستە دەرێت تەوەکل لەسەر خوا و ئێوارەش بە پڕ بە ڕزقێکی زۆرەوە دەگەڕێتەوە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە ئێمە دەفەرمی ئەگەر ئاوا تەوەکل لەسەر خوای گەورە بکەن، وەڵڵاهی خوای گەورە وەکو ڕزقتان دەدا، وەکو ئەو تەیرانە ڕزق دەدا. ئازیزانم،
بەڕاستی ئینسان نابێ برسی بێ دەبی دائیمەن تەوەکولی لەسەر خوای هەبی کە خوای گەورە ڕزقی دەداتن قەت نەکەی دەست بۆ حەرام ببەی چکە ئەم دەست لۆ حەرام بردنە بێتەوەکولیتە چکە یەقینت بی خوا ڕزقت دەدا ئەوەی ئیتووە هەر ئیتووە ئەوەی لە ناو زگی داکرد نووسرایە کە ئەو ڕزقە ئیتووە هەر ئیتووە کەس ناتوانی بیبە واعلم أنما أصابك لم يكن ليخطئك وما أخطأك لم يكن ليصيبك بزان أوي كتوشد بوا أو غلط نية أو هلو تونس رايا أو كناية لا يتوشو بتو ناقا أو ونبي إيتو بغلط كرابي هل إيتونية لكواتب براستي إنسان أو ندد لي آرام دبي كاتي كتوكل دكا تزاني أوهمو دنيايا ما زراتي أوهمو دنيايا همي بأمرو مشيئتي خواي قوريا دي كواتب تو بو مشاوز دبي بو توكل لسر أو خداي الزند وناكي كهمو كاروبارا كانت بو آسانو بو سهل بكاتن طبعا معنى التوكل أولنيها أتو دەست لە هەموو شتێکی بەردەی هیچ وەسیلەیەکی بەکار نەینی و تەواو تەوەکلم لەسەر خوایە نا بچی لە ماڵێ دانیشی بڕێ ئەم تەوەکلم لەسەر خوایە وەچی تەیر خوا ڕزقم دەداتن خۆ خوای گەورە نەیکردیتە عادەت لە ئاسمانی ڕزقت لە بۆ بێتە خوارێ نا ئینسان دەبی بەڕاستی حرەکە بکە لەگەر حرەکەکەی ئەو دە تەوەکل لەسەر خوای متعال دەکاتن لۆی خوای گەورە ئەفەرمێ خذوا حذركم ئاگاتان لە خۆبی معناها ونية بناو دشمن دابروي والله يا متوكل ما يقن نمرم قد نمرم بابا ناويان دابرم نا خذوا حذركم اقات عند خوبي خوتان بباريز بو بيغمبري خو عليه الصلاة والسلام قوري هم متوكلة كاني اي بو كهجرتي كر او هم احتياطي دانا تلكتبي السيرة دا باسي بازد احتياطي بيغمبر دكا صلى الله عليه وسلم كبت پازدە شێوە احتیاتی دانە کاتێک کە هیجرەتی کرد ئەو هەموو احتیاتە و حەبەرەی لە بەچم بوو بەرەوەی خوا پێگوت و خذوا حذركم ئاگاتان لە خۆبی شتەکان بەڕێک و پێشی بکەن بەڵام تەوەکل هەر لەسەر خودای متعال بکەن ئازیزانم بەڕاستی زۆر گرنگە ئێمە بزانین ئەو ئیشانەی کە ئینسان ئەنجامی دەدا سێ زۆرە لۆی بزانین تەوەکل لە شێوەیە یەکەمینیان ئەو تاعەت و عیبادەتانەی کە ئەنجامی دەدەین أو أمر لسلمان دبي أنزامي بدين طاعته عبادته خيره تاكيه بياوتيه همي أنزام ددين لو أوي خواي قول اللي ما قبول كاللقر أوش توكل ما لسخوايا كأم طاعته عبادته تاكيه بياوتيه همي حول قوتك إخوايا هيج إيمانيا هرتي تاكي دكين هرتي عبادة دكين هرتي اشتي باش دكين أو همي إخوايا لبرتي سكو هر فضلي خوايا هر حولو قوتي خوايا دايتي من كبتوانم أو إيش بكم دخوا حولو قوتي خوي نداتا من هيسم بينا كريت كواتا حتى لطاعة عبادة كانوا تساكا كانت فيست التوكل لسخواي قورا بكي كخواي قورا بحول قوتي خوي حول قوة ذاتي أو هيك دو أو شتاني بوت عادات مثلا أجا تينين بي آبي دخوم أجا برسيم بوناني دخوم أجا قرمان بو دسما برسي بري يعني آبي بخوم دادكم أجا سلمان بو زلشي لبردكم أو عادته كإنسان أنزامي دادا وواجبي شال السريك أو إشانة أنزام بداتا أو بشيك لو كارو جولانوي كإنسان أنزامي داداتا ذكر أوجدا أجر بيتو نيكي عمدا أتوقن أحبار دبي جسمت حقي لسرت إن لجسدك عليك حقا زابوي هركاتي كم ترخمي بران برا أنا أو قن أحبار دبيتا لقل أوش أو حمود توكلي دبي كهر خوايا ويكرديا كمن آواب كمو آوانك خالي سيم لو شتاني كمزادلي لسرو توكلي دبي يعني نايبي أبيش كبوي تعادت هركاتك كإنسان نخوش دكوي دسي درماني وردقري ودستلاي دكتوري أي إنسان بس علاجي خوي بك يعني توكل لسخواي قوربك كخواي شافي شفاي لبو بنيريتا أواني هندك بلام زوري لقل أوي كإنسان دبي براسي دبي بس علاجي خوي بك هندك لا علمايان لزانان قلتيتيان بادر ماني نكا توكل لسخواي قورا بك خواي قورا شفاي داتن بحديثي كان هناي توا كبشي دومي علماء كان
ئەوە تەفسیری حەدیثەکەی ناکەن کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ 7,000 کەس لە ئومەتی من لە ڕۆژی قیامەتێ بەبێ حیساب و بەبێ کتاب دەست لە بەهەشتێ. جا گوتیان یا ڕەسوڵ الله صف لەنا وەصفی ئەوانە چییە؟ صفاتی ئەوانە چییە؟ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چەند صفاتێکی ئەوانەی گوتووە لە حەدیثێکدا کە دەفەرموویتن چێنە ئەوانە لا يتطيرون ولا يسترقون وعلى ربهم ولا يكتون وعلى ربهم يتوكلون. فەرمووی ئەو کەسانن کەوا تیرەی ناکەن. تیرە چیە؟ مەسەلەن وەختی خۆی کابراەک ئەگەر بچوو باە سەفەرێ تەیرەکی هەردەدا ئەگەر تەیرەکە بەلای ڕاستدا ڕۆیشت باید ئەو باشم لە بۆ هات سەفەرەکەم زۆر خێر و بەرەکە دەبی ڕاستدا ڕۆیشت ئەما خوا نەخواست ئەگەر تەیرەکە بەلای چەپدا ڕۆیشت باید نا ئەوە نعسە ئەو سەفەرە خێری لێ نابینم ناچم. ئەو تەبان هیچ ئەسڵ و ئەساسین ئەو تەیرە بە کەیفی خۆیت یان بەولایەدا دەڕوە یان بەولایەدا دەڕوە چ عیلاقەی لە سەفەری تووە کەواتەوە ئەسڵ و ئەساسی نییە ئینسان کە سەفەر دەکات دەبێت تەوەکوڵ لەسەر خوای گەورە سەفەر بکاتن. حتا لەناو ئێمە حتلا ئێزان پشمی کابرا دەوێ بستە جێیەکی ئیشێکی کە دە پشمی وەرە سەبری هینە ئەو ئیشە مەکە کاکە پشمی چ عیلاقەیە تۆز و شت کەتە ناو کەپۆت پشمی چ عیلاقەی بە ئیشی تووە هیچ عیلاقەی بە تو نییە. بەڵام ئەمە بەڕاستی ئەمە ضعیفی ئیمان و ضعیفی تەوەکولە لەسەر خوای گەورە. جا بۆیە ئێمە نابی بە پشمینێک ئیشی خۆمان هەر بۆشێنینەوە یان ئەگە 3000 هات باشی هینا باشی هینا شاڵا و ئیشە باش دەبێت وەڵا هیچ عیلاقەی بێ ئەوەندە تۆز لە کەپوت هەبووە لێ 3000 پشمی. کەواتە ئەو حەدیثە کە یەکەمی لا يتطيرون پاشان ولا يسترقون علاجی خۆشە ناکەن سبحان الله داوای دەرمانیش ناکەن ولا يكتون لا يسترقون يعني مثلا رقيي ناكن رقية شرعي ناكن لو علاج لو أويك أجن خوش ببيوسي برقيي ناكن ولا يكتون يعني كويج ناكن كوي طبعا وقت خوي كزي شان بريندار دبو التهابي ذكر هيت علاج يعني ابو الى دبا كوي بكن او زب التهابك ميكروب فيروس كان دمردن التهابك سادبو وبرينك سادبو طبعا الحمد لله خۆتان دەزان دنیا زۆر پێشکەوتووە ئەوە نەماوە ئەو کەویکردە هەرچەندە لە هەندێک عملیات لازات کەویکردن ماوە لە بەرەو بەو کەویە زیاتر پاک دەبێتەوە و زیاتریش برینەکە زوو یەکتر دەگریتەوە وعلى ربهم يتوكلون ئەوانە بەس تەوەکل لەسەر خوای گەورە دەکەن. ئەوە صفاتی سێ صفاتی ئەو کەسانەنە کە 7,000 کەسن ئەچنە بەهەشتێ بەبێ حیساب و کتاب. یەک لەوانە ئیمامی ئەحمەدی کوڕی حەنبەلە کە ئەو ڕێیە هەیە بەڵام زۆری عولەمایەکان دەفەرمینە خێر ئەوە سەید المتەوەکلین کە محەممەد المستەفای عەلەیهی سەڵات وسەلام بەخۆی عیلاجی خۆی کردیە وەرقوێی خوێندیە و داوای داو دەرمانی کردیە و عیلاجی خۆشی کردیە و حیزامەشی کردیە کە بەشێکە لە عیلاج کە بەکار دێتن. دەیکەواتە ئەوانەی کە ئەم حەدیثەی دەڵێن ئەوە تەفسیرەکەی غەڵەت دەکەن یعنی لا يسترقون یعنی ئەوانەی کاهینەکان ئەوانەی کە دەڵێن غەیبزانیان دەرمان و شت دەزانین کاهینەکان وەختی خۆیان لە خەڵکی دەکردا دکتۆر کە دەرمانیان دانی ئەوانە ناکەن لا يكتون تواهو كوي بكار ناينن لا يتطيرون راسه أوش راسه أوي ناكن زبوي براستي توكل أويا كأتو هشتك تاوروان نكي تنها لأخوي متعال نبيتا يعني هرشتك لكي دسي دكتوري توكل لس أخوي قوربي كخوا شافية أو درمانا نكا دخون شفانين بلكو أو السبب كدبو شفاء حقيقي خوايا احتمالا لو درماني بيك حبي شفاء لبو بديريتن يعني خواي قور احتمالا بشتيك شفاء لبو ديني كعقلي إنساني هر درشي شبينك هذيك كواتا زور دارا إنسان دبي نخوش بو سن دكتوري كده دو آخري سبحان الله خوا شفاء بشتيكي زور سيد دايا دي كواتا أتولدو شفاء أو شفاء بالتوكل بدز ذكوي وأسباب الدنيا بكار ديني كواتا أكو في غنبر إخوة صلى الله عليه وسلم كسيد المتوكلين همو إشي خومان دكين همو حضرة شي خومان وردقرين وهمو علاز شي خوشمان دكين بلام لقر أوش تنها توكل لسخوا دكين كخوا بمان باريزي كخواي قورة شرمان لي دوركا كخوا منفعته تاكمان لي نزيق بيختوا وخوا شفاء من بدا وخواي قورة همو إيشو مراو مقصد كان شمان بو بين التزي كواتتو هر إيشيك دكي زار الزو باش أوي كإيشك زي بذكر
تەوەکولی تەواو لە سەخوا بکە کە نەتیجەی ئیشەکەی بەدەستخوایە بەدەست هیچ کەسێک نییە. تاکو دیدار و تەواوکردنی ئەو بابەتە بەخوای گەورەتان دەسپێرم. السلام عليكم ورحمة الله وبركاته.